بسم الله الرحمن الرحیم. سڵاوتان لێبێ بەڕێزان. پێشەکی پیرۆزبایی هاتنەوەی مانگی ڕەمەزانی پیرۆستان لێکەین. ئینشاءالله بێتە مای خۆشی و شادی بۆ هەموو لایەک. ومێدەوارین لەم مانگەدا تاعەت و ڕۆژووی هەموو لایە قوبوڵ بێت. بەڕێزان، ئەمڕۆ باسی مەوزوعەکەین کە ئەویش تا ڕادێکی زۆر باوە لە کاتی ڕەمەزاندا کە ڕۆژوەوان تووشی دەبێت. ئەویش بابەتی قەبزیە. خۆی ئەسڵەن قەبزی چییە؟ قەبزی پێناسە دەکرێت بە دانیشتن یاخود سک دەرچوون یاخود پیساییکردن کە کەمتر بێت لە 3 جار لە هەفتەیەکدا. ئەمە ئاعتیبار دەکرێت بە قەبزی. قەبزیش لە کاتی ڕەمەزاندا جیاوازە وەک لەوەی کە کەسەکە پێش ڕەمەزانیش قەبز بوو بێت. ئەگەر نەخۆشێک مەسەن پێش ڕەمەزان خۆی هەر قەبز بوو بێت، ئەوە ئەکرێت لە کاتی ڕەمەزاندا قەبزیەکەی زیاتر ببێت و ئەکرێت نەخۆشێک پێش مانگی ڕەمەزانی پیرۆز پێشەوەی بە ڕۆژوو بێت قەبز نەبوو بێت، بەس لە کاتی ڕەمەزاندا تووش و گرفتاری قەبزی ببێت. لە هۆکارە باوەکان کە دەبنە خۆی قەبزی لە کاتی مانگی ڕەمەزاندا بریتین لەمانە. طبیعی لە ڕەمەزاندا عاداتی خواردن و ستایڵی خواردن دەگۆڕێت، بۆیە ئەکرێ ئەمە هۆکارێک بێ بۆ توشبوون یاخود گرفتاربوونی ڕۆژوان بە قەبزی، کە ڕۆژوان بۆ فترەیەکی زۆر لانی کەم 12 سەعات خۆی دەگرێتەوە لە خواردنەوەی ئاو و شلەمەنی و خواردن. ئەمە دەکرێت گۆڕانکاریەک لە عاداتی خواردن و کردداری هەرس و دەرچوونی پیسایی دروست بکات لە کەسەکەدا. ئەمە بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان دادەندێت کە ڕۆژوان ئەگەر بۆ فترەیەکی زۆر مەسەلەن ئاو نەخواتەوە و مادەی ڕیشاڵی نەخواتەوە، ئەمە دەبێتە هۆی قەبزی لە کاتێکدا کە زیاتر دەبێت، یعنی هۆکارەکان زیاتر دەبن ئەگەر ئەم کەسە یا ئەم ڕۆژوانە لەگەڵ خۆگرتنەوە لە ئاو شلەمەنی و خواردن و مادە ڕیشاڵیەکان جوڵەش و نەشاتیشی کەم بێتەوە، بە تایبەتی ڕۆژوان کە توانە وزەی کەم دەبێتەوە لە نزیکبوونەوە لە کاتی بەربانگ و یاخود پاژنی وەڕوان بەهۆی برسێتیەوە یان بۆی کەمبوونەوەی وزەی خەزنکراو لە ناو جسمیدا، ئەو کاتە نەشاتی کەمە بێتەوە. ئەمەش بە هۆکارێکی تر دادەندێت بەهۆی دروستبوونی قەبزی. طبیعی نەشات و نەشاتی بەدەنی یاخود بڵێن چالاکی بەدەنی مرۆڤ وا دەکات کە چالاکی کردداری هەرس و دەرچوونی پیسایی لە ڕێی کۆڵۆن و لە ڕێی ڕیخۆڵەوە زیاتر ببێ. ئەگەر ئەم کەسە چالاکی بەدەنی کەم بێتەوە، طبیعی چالاکی کردداری هەرس و دەرچوونی پیساییش کەم دەبێتەوە، بە هەمێش قەبزی دروست دەبێت. ئایا چی بکەین بۆ ئەوەی ئەمە ڕێگری لێ بکەین یاخود لانی کەمی بکەینەوە؟ پێویستە ڕۆژۆوان لە کاتی بەربانگدا پاش ڕۆژ و شکاندن گرنگیەکی تایبەت بدات بە خواردنی بڕی پێویست لە مادە ڕیشاڵیەکان، کە لەو مادە ڕیشاڵیەکانیش طبیعی لەو میوە و سەوزەکانە هەن کە زۆر دەوڵەمەندن بە مادانە. ئەبێ ڕۆژوان خۆی بێبەش نەکات لە خواردنی مادە ڕیشاڵیەکان کە لە سەوزە و میوە و زەڵاتە و ئەمانەدا هەن. لەگەڵ ئەوەشدا ئەو مادە ڕیشاڵیانە بێجگەلەوەی یارمەتی کردداری هەرسکردن دەدەن، زۆر ئیسفادەشی لێ دەکرێت بۆ ئەوەی لە کاتی کردداری هەرس و دەرچوونی پیسایی لە ناو ڕیخۆڵەدا یارمەتیەکی یا با بڵێن بە هۆکارێکی زۆر چالاک دادەندێت بۆ دەرکردن و دەرچوونی پیسایی لە ڕێی کۆڵۆنەوە یاخود لە ڕێی ڕیخۆڵەوە. لە هەمان کاتیشدا ئەو شخصە یاخود ئەو کەسەی کە ڕۆژوانە پێویستە بڕێکی زۆر لە ئاو بخواتەوە. ئەم بڕە ئاوە پێویستەش کە ضرورە ڕۆژوان بیخواتەوە نابێت کەمتر بێت لە 2 لیتر، یعنی لە بینی 2 لیتر بۆ 3 لیتر لە کەسێکی احتیادیدا ئەبێ بخورێتەوە و نابێت لە فترەیەکی دیاریکراودا بیخواتەوە. تەوزیعی کا بەسەر وەختەکە، مەسەن لە فترەی ڕۆژوشکاندن دوای ئەوە هەتاوەکو دەخەوێت بڕێکی زۆر باش ئاو بخواتەوە کە کەمتر نەبێت لە 2 لیتر. شەرتیش نییە بەس ئاو بێ، مەسەن لەوە چێش لەمەنیەکان بێ لە شێوەی شۆربا بێ، لە شێوەی ماستاوا بێ، خود لە شێوەی گیراوە شەربەتە فرێشەکان بێ، تازەکان بێ. لەگەڵ ئەوەشدا مەسەلەن لە کاتی پاشەوکردنیشدا پێویستە ڕۆژوان
ژەمێکی سووک بخوات خۆی نەدا لە ژەمە قورسەکان وەکو مەسەن گۆشت و مریشک و یا ژەمە قورسەکانی برنج و شلە و ئەمانە پێویستە ڕۆژوان زیاتر ژەمی سووک بخوا و لە کاتی پاشەوکردنیشە هەم دووبارە گرنگیەکی تایبەت با بە بەڕێکی باش لە ئاو خواردنەوە لەگەڵ مادە ڕیشاڵەکان کە لە سەوزە و میوە و زەڵاتەکاندا هەن ئەمانە یارمەتی هەم کردداری هەرسکردن دەدەن و هەم ڕۆژوانیش بە ڕۆژدا دووچاری سکێشە و قەبزیش نابێ ئەگەر بڕێکی پێویست لە مادە ڕیشاڵیەکان و ئاو خواردنەوەی هەبێت لە بینی بەربانگ و پاشەودا بە هیوای سلامەتی بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا ئەم ڕەمەزانە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە